ڕۆژی 20 حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی پەنابەران لە جیهاندا دادەنرێت کە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوە. ئەم ساڵەوە بۆنەیە لە کاتێکدایە لە کۆتایی هەفتەی ڕابردوودا یەختێکی پەنابەران لە نزیکە ناراوەکانی ئیتاڵیا ژێراو کەوت کە ژمارەیەکی زۆری کۆچبەری کوردی کوردستانی تێدا بووە و لە دۆخێکی کارەساتباردا زۆری نەیانگیانیان لەدەستدا. ماوەی زیاتر لە 30 ساڵە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەهۆی خراپی دۆخی گوزەرانیان ڕوو لە هەندەران دەکەن. لە چەند ساڵی ڕابردووشدا هەزاران هاوڵاتی لەو ڕێیەدا گیانیان لەدەستداوە و بەشێکیشیان تا ئێستا تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. کۆمیسیاری باڵای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتووەکان لەبارەی دۆخی پەنابەران لە جیهاندا راپۆرتێکی بڵاو کردووەتەوە و تێیدا ئاماژە بەوە دەکات هاودەنگی پەنابەران پەیوەستە بە چارەسەرکردنی دۆخی نالەباریان و گەڕاندنەوەیان بۆ شوێنی خۆیان و گرنگی سەلامەتی و دەسەبەرکردنی هەلی ژیان بۆیان. لە نوێترین راپۆرتدا کە لەم مانگەدا بڵاو کراوەتەوە، کۆمیسیاری باڵای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتووەکان پێداچوونەوەی بە دیارترین ئامارەکانی ئاوارەبوونی زۆرە ملێدا کردووە کە دەری دەخات ئاماری پەنابەران لە سەرانسەری جیهاندا بە ڕێژەی ١٧٠ زیادی کردووە و لە ماوەی ساڵێکدا گەیشتووەتە 43,400,000 کەس. ئەم ئامارە بریتیە لە 31.6 ملیۆن پەنابەر و ئەو کەسانەی لە دۆخێکی هاوشێوەی پەنابەراندا دەژین، لەگەڵ نزیکەی 6 ملیۆن کەسی دیکە کە پێویستیان بە پاراستنی نێودەوڵەتیە. ئەمە جگە لەوەی 6 ملیۆن پەنابەری فەڵەستینیش لەلایەن ڕێکخراوی ئۆنوروا سەربەنەتەوە یەکگرتووەکان هاوکاری دەکرێن. بەپێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان و ئاماری پەنابەران لە جیهاندا بەراورد بە 10 ساڵی ڕابردوو 3 قات زیادی کردووە. لە کۆتایی ساڵی 2023 بە مەزەندەکردنی 170 ملیۆن کەس لە سەرانسەری جیهاندا بە ناچاری ئاوارە و پەنابەر بوون، بەڵام تا ئێستا ئامارەکە 120 ملیۆن کەسی تێپەڕاندووە. ئەم زیادبوونە بەراورد بە کۆتایی ساڵی 2022 بە ڕێژەی 108 زیادی کردووە، واتە کۆی گشتی 8.8 ملیۆن ئاوارە و پەنابەر زیادی کردووە کە بەرزترین ئاستی زیادبوونی پەنابەرانە لە 12 ساڵی ڕابردوودا. زۆرترین ڕێژەی پەنابەران لە جیهاندا لە سووریا و ئەفغانستانە کە ئامارەکانیان دەگاتە 6.4 ملیۆن پەنابەر. پاشان لە ڤەنزوێلایە 6.1 ملیۆن کەس ئاوارە بوون، دواتر ئۆکرانیا نزیکەی 6 ملیۆن پەنابەر. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات بەوەی جەنگی نیسانی 2023 سوودانیش گەورەترین قەیرانەکانی مرۆیی لە جیهاندا هاتووەتە پێش، بەو پێی زیاتر لە 6 ملیۆن کەس لە ناو وڵاتەکە ئاوارە بوون و 1,200,000 کەسی دیکەش بەرەو وڵاتانی دراوسەی سوودان هەڵاتون. بۆی جەنگی غەزەشەوە 1,700,000 کەس کە دەکاتە زیاتر لە 175 دانیشتوانی غەزە تاوەکو مانگی یەکی ئەم ساڵ ئاوارە بوون.